سڵاتان لەبێ هاوڕێکانم گەڕامەوە بۆلاتان لە بەرنمەیەکی تری گەشت و زانیاری بەرنمەی ئەم جارەمان لەگەڵ کۆمەڵێک مناڵی بەتوانای وەرزشی جیمناستیکن کە ئەم مناڵانە بەشداریان کردووە لەم خولەدا و پێم خۆشە ئێوەش کە چەند زانیاریەک وەربگرن لەسەر وەرزشی جیمناستیک کە ئەم وەرزشە وەرزشێکی فیزیاییە وامان لێ دەکا کە قۆڵ و شان و جەستەمان بە شێوەیەکی زۆر باشتر گەشە بکات هەروەها توانای جەستەیمان بەهێز بێت توانای باڵانس ڕاگرتنمان هەبێت و چست و چالاک بین بۆیە پێم خۆش بوو کە ئەمڕۆ ئاشناتان کەم بەم وەرزشە کە ئەم وەرزشە چەند یاستا و پێوەرێکی تایبەتی خۆشی هەیە بۆ ئەوەی کە ئێوەی ئازیز بتوانن بەشدار بن بۆیە لەگەڵ ما بن لە گەشتەکەی ئەمڕۆما پێکەوە ئەیبینین. سڵاو لێ بێ مامۆستاگیان من تەوارم لە ماوەی مناڵانی کورساتەوە هاتوین بۆ لاو گەشتی ئەمڕۆمان پێمان خۆش بوو کە باسی وەرزشی جیمناستی بکەین جا سەرەتا خۆ بناسێنی بۆی کە مناڵەکانی هاوڕێشم بووناسن. خێر بێن زۆر سپاس. من هێر عوسمان سەرپەرشتیار و ڕاهێنەری فێرگەی جیمناستیکی سلێمانی بەخێراتنتانەکەم بۆ فێرگەکەمان و بۆ ناساندنی دنیای وەرزش بە تایبەت وەرزشی جیمناستیکەیە کە لە یارێ بەناو بەڵگە جیهانیەکان هەم لە ئۆلۆمپیاد هەم لە تەواوی دنیای وەرزشکارانە و بەدایکی تەواوی وەرزشەکان ناناسرێت بیناسرن لە ڕێی بەرنامە جوانەکەیەوە بە مناڵانی خۆشەویستی ئەم شارە. خۆش بێ وتی بەدایکی وەرزشەکانە ناسرێت بۆچی؟ لەبەرەوەی لە دنیا ئێمە کە کاتێک یەکێ وەرزشی جیمناستیکە پێویستە تەمەنی لە 3 ساڵەوە بێ لە 3 هەتا وەکو 12 ساڵە مە لێرە وەکو بەرنمەیەکی جیهانی وەرێگرین لە 3 ساڵەوە ئیتر مناڵ تۆزێک جوڵە و گەشەی مەرحەلەی گەشەی عەقڵ و جەستەیەتی لێرە تۆ وەرێگری لێرە دەسەکەی بە تەدریب گونجاوترین وەرزش بۆ ئەم تەمەنە جیمناستیک و مەلەیە کاڵەی جیمناستیک هەموو ئەناسرە بەدەنەکانی تیا کۆبۆتەوە خاڵەکە لە بیرم نەچێت لەم مەرحەلەی گەشە و جەستەی عەقڵەیە ئەگەر مناڵەکە لێرە تۆ بێنی ئیش لەسەر هەموو جەستەیەکی هەموو جەستەی گەشەیەکە عەقڵی گەشەکە شتێکی ناتەوازن نابینی نادروست نابینی لێرە بەڵام زۆربەی وەرزشەکان کاریگەری و خەستەتی تایبەتمەندی وەرزشەکە وا لە لەش یاریزانەکەیەکە زۆر کات ئەم یاریزانە جەستێکی ناتەندروست دروست بێ بۆ مەرحەلەی گەشەیەتی بەرزنووسیمی قووەت لەلایەکە جیاوازی نێوان بەشی خوار و بەشی سەرەوەی جەستە ئەم مناڵە لەشی تێکەچێ بۆیە هەموو یاریزانێکی سەرکەوتوو لە تەواوی دنیا ئەو هەتا یاریزانەکانی ئۆلۆمپیادەوانەی نەتیجیان هەیە بۆ هەموو ڕشتە جیاوازەکان ئەوەڵین کار جیمناستیک بێ یاریزانێکی سەرکەوتون. زۆر باشە. ئەی ئەم وەرزشە لە کێکەوە هاتۆتە کوردستان چۆن بوو هێنرایە کوردستان؟ بەڵێ هاتنی ئەم وەرزشە بۆ کوردستان نەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 80 بەڵام بۆ خۆی وەرزشەکە خۆ مێژوویەکی زۆر دێرینی هەیە کە لە سەردەمی ڕۆمانی و یۆنانیەکانە هەبووە بۆ یەکەم جاریش ئیتیحادی دووەلی ئێمە هەموو لەژێر چەتێکانی ئیتیحادی دووەلی فیدریشن ئینتەرناشنال جیمناستیک ئەم ئیتیحادە دووەلی ساڵی 1970 بە ڕسمی دامەزراوە دەورات و پاڵەوانێتی کردووە ناسانوێتی بە جیهان وڵاتە عەرەبیەکان بە تایبەتی کۆنترینیان میسرە کە لە ساڵی 1950کانەوە هاتوتە ناوە بەڵام لە دوای ئەوە لە عێراق لە ساڵی 1975 کوردستان لە دوای هەشتاکانەوە وردە ناسێنراوە لە ڕێی چالاکی قوتابخانەکانەوە هەڵبەت ئەم تەجهیزات و پیداویستیانە نەبووە بەڵام ناسێنراوە لای خەڵک جیمناستیک بریتێ لە کۆمەڵی حەرەکات کۆمەڵی هەڵسوڕاندن لە هەوادا. زۆر باشە پێم بڵێ سەرەتا کە ئەم وەرزشە کرێت مناڵەکان بۆی کە تووشی پێکان نەبن هەنێ ڕاهێنانەکەن ئەو ڕاهێنانە چیە کە بۆ سەرەتایی پێویستە بکرێت؟ زۆر باشە عادەتەن هەموو مناڵێک ئەوێ بیۆ جوڵە بکە جوڵەیەکی ڕێکخراو ئێمە دووسێ جوڵەمان هەیە چۆن ئەڵین وەرزش هەمانە بۆ تەندروستی هەمانە وەکو یاریزانێک هەمانەش وەکو خۆشیەکە بەڵام کە ئەڵین جوڵەی ڕێکخراو ئەوەیە تۆ بەرنامە کاری لەگەڵا بکەیت کۆمەڵی ماسوولکە و عەزەڵە دەیە کە تۆ توی لە قۆناغی 1 بکەیتە قۆناغی 2 یان لە 0 بۆ 1 بۆ 2 بۆ 3 ئەم بەرنامە ڕێزی و ئەم تەدەڕوجە پێویستی بە چییە بەرنامەدانە ئەگەر مناڵە بیەوە تەدریب کا پێشەوە پێویستە لەشی گەرمکە جیازەکانی لەشی ئاگادار کاتەوە هەم فەستەجیان باڵتنیان ناولەشن لە کۆندامی هەرسو هەناسە و دڵ و تەنەفسی هەم دایزن عەزەڵەکانی ئاگادار کاتەوە بۆی تووشی تەشەنوژ نەبێ بۆی سوود لە تەمرینەکان ببینێ کە ئەوێ بیکات وەزایدن لە ئەسنای تەدریبەکانە ئەو جوڵەی کە ئەوێ ئەنجامی باوە بە مێشکێکی تەواو ئامادە بووە. زۆر چاکە کەواتە سەرەتا ئێوە هەمووتان بە کۆمەڵ ئەو وەرزشاناکەن و ڕاهێناناکەن
ڕەنگە بەرنامەی ئێرە وەکو ئەکادیمیای جیمناستیکی سلێمانی کەمێک جیاوازتر بێ بۆ ئێمە لێرە کە کاتێ مناڵ وەرەگرین هەر لە وەرگرتنەکەیەوە بەرنمەیەکی جیهانیمانەیە کە بریتە لە تێستەکانی بەپی چیە پێوەرەکانی چیە مناڵە گەلێرە تێستەکە ئێمە تەقن ماگانە یا دوو مانگ جارێ لە دەڕۆژی کۆتایی ماکەیە مناڵ وەرگین هەم کاتێ مناڵ ناگرن ئێرە بەردەوامە لە تەدریبکردندا نابڕێ بە هەموو ئاستە جیاوازەکانەوە مناڵە گوەرەگرین ئەڵین مەرجمانێت تەمەنی 3 تا 12 ساڵ بێ باش کە مناڵێتە لای ئێمە کۆمەڵێ اختیباراتەکەین اختیباری فەسلەجی باڵتنیت مەسەن دڵ و تەنەفوسی کێشەی دەرونی نەبێ ئەو مناڵە چاوی زۆر کەس نەبێ زایدەن اختیبارە جەستەیەکان بۆ نمونە فلات فود نەبێ قاچی ئێکس نەبێ مەسەن بۆ پرانتیز نەبێ ئەژنۆی تەواو نەبێ ئەمانە هەمووی کۆمەڵە اختیبارە هەڵبەت ئێمە وەکو فیزۆتراپ کاریان لەگەڵاکەین مناڵەکە قاچی ئەکسە چاکەکەین مناڵەکەی بەڵام وەکو ناو تەدریب نایخێنە ناو تەدریب بەڵام دایکی واوەکە ئاگادارەکەینەوە زۆر حاڵەتیشمان لەمە هەیە و حالیان نمونەشمان هەیە لە سەرمەکە لێ تەدریبەکە دایکی واوکە ئاگادارەکەینەوە دایکی بەڕێزاوکی ئەم مناڵی تو ئەم کێشەیتیایە پێشەوەی داخلی کۆرسەکە بێ پێویستە تۆ جارێ ئەمیش لە سەرمەکە ئێمە ڕێکەیتەوە بۆی ئامادە بێ بۆ ئەگە ئەم مناڵە لە قۆناغە سەرەتاییەکان ناتوانێت جوڵەکە بەڵام کاتێکی بگات جوڵەیەکی قورس لەو کاتە ئاوەستێ ئیشی ڕاهێنەری سەرکەوتووە بەرنامە ڕێزی بکە ئەو مناڵە دروستکە نەک لە کۆتاییە کێشە بۆ ڕاهێنەرێکتر دروستکە زۆر باشە دەست خۆش سوودەکانیشمان پێ بڵێ بۆ سوودەکان وەرزشی ژیمناستیک لە ڕاستیە من ناتوانم بێم بە چەند دقەیەکی کورد بەڵام زۆر تەنها مەفاهیمەکان ئاماژەی پێ بم مناڵێک لێرە کە تەدریبەکە ئەگەر لایەنە جستەیەکە وەرگری وەکو تەندروستی بۆ ئەندامی هەرس هەناسە ئەمانە هەمووی گۆڕانکاری فەسلجی زۆر باش بەدی ئەکرێت حتا لە هەفتەی یەکەم تامان یەکەم تۆ بۆ خۆت وەکو دایک وەکو باو ئەم گۆڕانکاریە بەدیەکەی بۆ کاتێ مناڵێک لێرە مەسەن بۆ نمونە تەدریبەکە تاقە وزەکەی سەر بوو کاتە پێویستی بە خواردنە کاتێک کە تەدریبەکە پێویستی بە ماندوو ئیسراحەتە بۆیە سەعات دوو شەو ناخوێت سەعات دە پێویستە خەوی لێکەوتووە مناڵە بۆ تاقەکەی سەرف بوو ئەمە وەکو لایەنەکەی کە وەکو جستەی ئیسفادی لێکا وەکو لە شولاری مناڵەکەت بۆ دروستەکە لە شولارێکی ڕێک بۆ ئێستا و بۆ ئایندە دوو وەکو عەقڵ ژیمناستیک ئەمڕۆ لە دنیاە توێژینەوەیەک لە هۆڵدا کە چەند ساڵێک پێش ئێستا دەرچوو من زۆر کات لە قسەکردنەکانمان لە راپۆرتەکان نەماڵم ئەڵێم ژیمناستیک توانای تەرکیز زیادەکە توانای قسەکردن زیادەکە من بە علمی بە عملی ئەمەم شەسپاندووە لێرە کە توانای قسەکردن زیادەکە مناڵم هەبووە لێرە وەکو جەنابەت پێش شەشکار بۆ مناڵەکەی هێناوە توێتی مامەسا من ئەم حاڵەتەیە وتمەرە لەسەر خۆ تاقیکەرەوە تۆ یەیت مەسن باسی منەکەی هات فعلەن وتی من جایت شایەتیت بۆ ئێمە کە مناڵەکەی من لێرە فێری قسە بوو یعنی بەدڵنیایە بۆ جوڵە چییە کاتێ مناڵە جوڵەکە خانەکانی مشک زیاترە جوڵە خانەی زیرەکی زۆر بەرەو پێشەوە ڕوا هەموو ئینسانێک هەموو جوڵەکانی کەیکا لە دەست جوڵاندنێک لە گۆڕانکاری لە هەستەوەرەکانیە هەمووی ڕەبتێ بە ئازاگانی مێشەوە کاتێک ئەم مێشکە چالاک بوو جستەیەکیتان وەڵامدانەوەیکی تەندروستی شەیە بۆ جۆرەکانی لە ڕووی ئادا بە کۆمەڵایەتەکانەوە ئەمە هەوکو فەسەجێن تەندروست چونکە مناڵەکە لێرەوە دروست بوو لایەنە پەروەردەیەکەی جستەیەکی سالم و تەندروستی بۆ دروست بوو عەقڵێکی سالمیش دروستە زۆر باشە کەواتە پێمان خۆشە لێرە ئاگاداری مناڵەکان کەینەوە کە لە جیاتی ئەوەی کە بە مۆبایل و ئایپاد و هەنێ یاریترەوە خەریک بن ئەتوان بەشدار بم لەم خولانەیە کە چەندێک سوودی هەیە بۆ ئێوە زۆر ئەمە وەکو لایەنە فەسەجەگە لایەنە کۆمەڵایەتەکە زۆر مهمترە چونکە تاکی ئەمڕۆ ئێمە پەروەردەکەی زۆر دروست نییە مناڵە کە لێرە دانیشتێ بۆ خۆتان ڤیدۆکانە بینی لێرە فێریەوە بێ هاوکاری یەکتریکە ئەتوانین بچینە لایەن فەرمون بەڵێ ئەمانە گروپەکانیان جیاوازە ئەمە گروپەکانیان جیاوازە بەپی تەمەنەکان بۆ نمونە 4-5-6 ساڵ لێرەیە باشە حوت هەشت لە بڕی گۆڕانکاری فەسلەجی وا ئەخوازێت تەدریبی ئەم لەگەڵەوە جیاوازە یەک بەرنامە تەدریبی اتحادی دووەلی هەیە پێش لەسەر مناڵەکانەکە بەڵام بۆ نمونە ئەم لەگەڵ تەمرینی خۆیان مەسەن ئەو تەدریبەکەی کەمێ قورسترە سەختترە ئەم کەمێ ئاسانترە مناڵەکەی کە ئەم تەدریبایەکە ئەو مناڵانی ئەم جۆرە تەدریبەکان زیاتر تەدریبەکانیان چی تایە یاریکردنی تایە ئەو مناڵە بێزار نەبێ بەردەوام بێ لە یاریکردنەکەی متحی لێ ببینێ بەڵام ئەم ڕەنگ کەمێک سەختی تیاێ ئەو یان کە گەورەترن مناڵەکان ئیفتیزاماتیان زیاترە ئەو مناڵەشی کە بەردەوامە لە یاریزان وەکو یاریزان یاریزانێکی نادی شەکات تەدریبەکانی هەڵبەت جیاوازە کاتی جیاوازە بەرنامەی خۆراکی جیاوازە هەموو یەکگۆڕێ بەڵام ئەم مناڵانەی کە تۆ لێرە ئەیبینی مامەستا یەک لەحزە ئەتوانی یەک مناڵم بۆ بێنە گاری دەستیم بۆ بکات مناڵێک دایە مناڵێک تریش بڕوا من یەک نمونەت بۆێنم سەیریکە هەستا مریەم گاری دەستیم بۆ بکات یەکێ لەو جوڵانەی کەی بۆ نمونە ئێستا ئەم دوو مناڵە یارمەتی یەکتریەکەی جگە لە لایەنە فەسلەجیەکەی هەر مناڵەکەی ڕەفیقی بێ باشترە ئەم مناڵە سەیرکەمە جوڵەیەکی زۆر بەسیتە کۆمەڵی هاوڕێی تازەش دروستەکەن لە ناویەکە لە گۆشەگیری دوورە بێتەوە ئەم مناڵە کە یارمەتی ئەم فێرخوازە ئەیە فێری ئەو بوو یارمەتی هاوڕەکانی بە چونکە لە ئەسنای تەدریبەکانە
من ئامانجم هەیە هەم مناڵەکەم بەهێز کرد لایەنە جەستەیەکەی هەم لەگەڵ فێری ئەوم کرێ بێ یارمەتی یەکتری ئەمە خاڵێکی تر کە موهیمە ئەم مناڵانە بینیوتە لێرە بەڕیز دەکەین مناڵێک تۆ هەموو ڕۆژێت جوڵەکان وا فێریەکەی بەڕیز هەستێ کەواتە فێری ئەوەت کرد ئەبێ بچێتە شوێنێک بۆسێ سەری خۆی بێت فێری ئەمەکی لە داهاتووە مناڵێکە لێ جوڵەکە ئێستا خۆی ئیکا مناڵ ئاگەر سێری جوڵەکانیکەن مامەسا مریەمم بۆ بێنە با تۆزێت جوڵەم بکە هەستا مرێم جوڵەکانی خۆت ئەم مناڵەکە ئێستا جوڵەمان بووەکە باوەڕی بەخۆی هەیە بۆیە دانیشتوە لە بەرچاو من و تۆیە لە بەرچاو مناڵانە جوڵەی خۆیەکە پێویستی بە کەس نییە ئەم مناڵە بە مامونیە بە 2 مانگ تەدریب ئەو نە باوەڕی بەهێزە بێ بەبێ من پێی بڵێ باوەڕبوونی ئەمە زۆر مهمە بۆ داهاتی مناڵ چونکە لە هەموو کارێک ئەگەر ئینسان بێ سەرکەوتووە پێویستە خاڵێکم باوەڕی بەخۆی کەواتە لێرایە من فێری ئەوەم کرد هەم ئادابی کۆمەڵایەتی هەم ئادابە جەستەییەکان هەم فەسەرجەکان برەو بە مناڵەوە دەمتەمەنەوە بۆیە مناڵێک لە لای من بێ وەرزش بکە زۆر جیاوازە لە مناڵە لە گۆشەیەکی ماڵەکەی بەخۆمێکی دانیشتووە خەرگی ئایکاتەکەیەتی باشە مامۆستا پرسیاری ئەو بکەم جلەکانیان هەمویان یەک پۆشاکیان لەبەرە جیاوازی چییە ئەم جلە لەگەڵ جلوبەرگی ترە بەڵێ خودی یاریەکە وا ئەخوازێ هەموو جۆرە وەرشێک کاتێ ئەو یاریزانە ئەو جلەی لەبەرایە کەسێک کە سەیرەکە متعین لێ بینێ خۆی بە جوانی جوڵەیەەکە من ئەگەر ئێستا هەرێکی ڕەنگێک بۆ نایە هەستە کرد بۆ من ئەو جەمالیەتە نییە نابینی لێرە بەڵام کە کاتێ بینی هەموو یاریەکە فەرق و جیاوازی نییە لە نێوانیانە هەموو یەک جۆر جلە وەزایدە ئەم جۆرە یارمەتی ئەو فێرخوازەیە کە جوڵەکانی باشتر ئەنجام سیفەتی جلەکە وایە بۆی وایەکە کە مناڵەکان هەم دڵیشیان خۆیان پێخۆشوی هەم بۆ ئەمە شتێکی جوانتر پێشکا وەکو ئەکادیماش پێویستە مەسەن بۆ نمونە تەسەسولێک و بەنامە ڕێژەیەک ئەی کوڕ و کچەکان هەمان جوڵەکەنیان جوڵەکانیان ڕاهێنانەکانیان جیاوازترە بێت بەرنامەی تەدریبی ئێرە چۆنە سێمانی یەکەم تێست ئێمە لیڤڵاتە خوێنین سێمانی یەکەم لیڤڵی یەکەم تەواوەکەن کاتێم لیڤڵە تەواوەکەن لیڤڵی یەکەم ئێمە لە سایە تقریبان 70 بۆ 80 ئیشەکەی لەسەرچی جوڵە بنەڕەتەکان ئەم مناڵە بتوانێت زایدە ئیعدادی بەدەنی بتوانیت تۆ هێزی بۆ زیادکەی خێرایی زیادکەی باشە توافقی عضلی عصبی بۆ زیادکەی چکم زۆر مهمە ممکن کە پێڵم جوڵەی سەرمەقولاتم بۆ بکە ئەم مناڵە بزانێ ئەڵم چی دەستی وا لێکا چکم بڕیاردان لێرا لە وەرزش باوەکە ینی ئەگەر بیت بیکۆڵی تۆ زۆر گرنگە لە هەموو سێکتەرەکانی تر جیاوازە یەک مناڵێ سەم لە دوایمە جوڵەتان بۆ کەم بۆ مناڵە ئەچێتە هەوا دوو جارە سوڕێ یێتە خوارەوە ئەنیشێتەوە ئەم هەموو بڕیاردانە لە عوشی سانێ ئەیە کە خێرا بڕیار کارەکانی بەتاکید گۆڕانکاری زۆر زۆر ڕۆیە وە لە ئەسنای تەدریبەکانیشە ئێمە لە سەرەتای یەکەمە ئیژە سەر ئەناسرە بەدەنەکان وەکو هێز و خێرایی و تەوازن و تەوافق و تەرکیزی ئەم مناڵە بەرەو پێشەوڕێن لە خۆناغی دووەمە 6 مانگی دووەم تێستی دووەمەکرێت لە تێستی دووەمە کە تەواو بوو کۆمەڵە جوڵە فێربوون لە تێستی سێمای ترمە جیاکرێتەوەش گروپی 6 نەفەریان پێگەێ هەنێکی ئەڕوات هەنێکی ئەمێنێتەوە هەنێکی خوێندنگە ئیتر بەپی ژۆر بەڵام ئێمە ئەو مناڵانەیە کە ئینەتە کۆمەتێکی لەشیان دروستە و تایبەتە بنیا چکە هەموو یاریەک تۆ پێویستە چی بێت جوڵەی مناڵەکە زۆر تایبەتە هەموو مناڵێکە ئەوێ بەسەر بۆ یاریەک سیفەتێکی تایبەتی خۆی هەیە لای ئێمە سیفەتێکی تایبەتی خۆی یاریزانی عالم کەلی ساڵبژێ کۆمەڵە ئینەتەکۆمەتێکی دەشەیە پێوانە جەستەیەکانەیە مناڵەکە منەوەی کە زۆر لاتو بێ جیاکە و بانگی دایک واکێکە ئەم مناڵێت تۆ ئێمە وای ئەبینین کە سەرکەوتووە بێت کە یابێتە یاریزانێکی باش لەسەر ئاستی وڵات و دەروی وڵاتی بۆیە زۆر کاتدایکەوەکە زۆر بەمە دڵخۆشە بەردەوامە بێ لەسەری دەست خۆش مناڵ هەیە لێرە بەشداری کردبێت لە پاڵەوانەیەکەکان و چالاکیەکان ئەتوانین بۆ لای هەموو ئاڕۆین مناڵمان زۆرە ئێستا ئەم سێکچە جوانەمانەیە با بچین بۆ لای ئەمان چیەکەن لێرە ئەمانە بەخۆشبەختانە حدودی ساڵ و نیوە کە تەدریبەکەن ئێستا ئەگەر بێت و بارێ چۆنن باشن ئەتوان تۆزە جوڵەوان بۆ بکەن لەسەر بیم چۆنن یاریزانانە ئەمە ئالیاخان ئەوە لیاخان ئەوە خۆشحاڵە منیش تەوارم من تەسەورەکەم ئەگەر بێت و ئێمە بەردەوام بین لە تەدریبکردنی ئینشەڵڵا چکم ئامانجی ئەم یاریە ئامانجێکی مەوداکەی درێژە ناتوانانی بە ڕۆژی بەمانی بە 2 مانگ یاریزان دروستکەی باریم چۆ سەرەتایی جوڵەی خۆتکەی مناڵەکەی عەدادی بەدەنی دروست بێ کە بێ مارە فێر بێ کە بێ لەسەر 10 سانتیم ئەو کۆمەڵە جوڵە هێز و خێرایەت بۆ بکە ژیمناستیک جیاوازە لە یارەکانی تر ماشەڵڵا زۆر بەتوانایە ئەمە یەکێکە لە یاریزانەکان ئەگەر ئێستا پاڵەوانتی عێراق بێ لەسەر ئاستی عێراق من تەسەوڕەکەم گروپی کچانم یەکەمە بۆ لەبەرەوەی لە عێراق هەستا کچمان ئەم جیازێکێکە لە جیازە عالەمیەکان زۆر سەختە یاریزان ئەمە ئامێری بیمی پێڵێن باڵانسی بێ 10 سانتیم پانە بۆ تەوازنە ینی جوڵەکانی ئامێرە چییە بینێت تەوازن یاریزانەکە دەرەخات لەگەڵیشە
بیوێری دەرەخاتۆ بتوانانی لەسەر 10 سانتیم مەترێک بەرزە جوڵە ئەنجام بی قورسە هەر بەسەری شابڕێ نەگەی جوڵە ئەنجام کۆمەڵە جوڵە کە جوڵەکان هەمی زیاتر جوڵە هێزن ئەمە وەکو تایبەتە بە ئامێری کچان وەکو جیازەکان ئامێری کچان و کوڕان ئێمە 4 ئامێرمانەی اتحادی دووەلی دایناوە بۆ کچان 6 ئامێریش بۆ بۆچی جیاتان کردوتەوە جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی چییە؟ لە اتحادی دووەلیە ئەڵێ چی باشە ئەڵێ عادەتەن مثلا ڕەگەزی نێر توانای چی زیاترە هێزی زیاترە باشە خێرایی زیاترە باشە هەمومان نەزانین پیا و قووەتی زیاتر و هێزی زیاترە ئەو جوڵانەی بۆ پیاودانە ئەو جیازانەی بۆ دیانەوە کە نمایشی هێز و خێراییەکەن بەڵام ئافرەت نەرمی شەنگی جوانترە ئەم جیازە بۆ ڕەگەزی نێر نابێ بووە ڕەگەزی نێر زۆر شەنگ نییە نەرمیتیان نیە جوڵە ناتوانێت لە هەوایە بکە ڕێتمیکی نییە بۆی ئەو جوڵانەی بۆ داناوە کە هێزی تایە لە هەمان کادا دوو جوڵەی مشتەرەکمانەیە دوو ئامێری حرەکاتی ئەرزی کە تایبەتە بە کوڕان و کچان و ئامێری سەکۆی بازدان کە تایبەتە بە کوڕان و کچان ئامێرێکترمانەیە ئۆقلە ڕینگس کە تایبەتە بە کوڕان ئامێرێکترمانەیە ئۆقلە باهوو کوردەکەی پێڵێن ئەمانە پێڵین ئەمە ئاقۆی ئامێری ڕینگە ئەڵقەی دارین خۆیان بازێن نا ئەمە یاریزان ئەچێتە سەرەوە کۆمەلە جوڵەی سەرنجڕاکێش و کۆمەلە جوڵەی هێز پیشانەدا ناڵەکانی ئێرە گەشتونەتە ئەو ئاستی بەڵێ جێ ئەتوانن چەند جیازێک بڕۆن ئەوە دوای وردە ئامێری ئەوەرزێنتڵبار توڵێکی ئاسۆیی پێ ناوەکانیشم کردووە بە کوردی ئامێری هاوتەریمان هەیە متەوازی پاراڵێڵ یاریزانەکانمان ئەتوانن بڕۆن ئامێری بیمیژەوەیەکێک بلو ئامێری کە تایبەت و وەکچان و ئامێری هاوتەریبی مختلف کە تایبەتە بە کچان واتە ئیتحادی دووەلی هاتووە چی کردووە کچەکانی جاکرێتەوە بە سیفاتی کچ ئامێری بۆ داناوە بە سیفاتی کوڕ ئیشی لەسەر ئامێرەکان کردووە زۆر باشە دەست خۆش بێ مامۆستاگیان پێم خۆشە بچمە لای ئەمیش سڵاو بێچۆنی ناو چییە؟ باری منیش ناوم تەوارە خۆشحاڵ بووم تۆ تەمەنت چەندێکە؟ 12 ساڵی ماوەی چەندێکە بەشداریت کردووە لەم خولانەیە لەم خولی جیمناستیکیە؟ نزیکی 3 ساڵە 3 ساڵ بێدابڕان باشە 3 ساڵ لە ماوەی ئەو 3 ساڵەیە چی فێر بوویت؟ هەستەکەی سوودی بینیوە جستت زیاتر گەشەی کردووە بەهێزتر بووی زۆر باشە تۆشمان بینی لێەوە کە ئەڕۆشتی لەسەر و جیهاز و ئامێر ئەو ئامێر ناوی بوو باڵانس بۆ باڵانسکردنە بەڵێ ناوی بیمە تۆ چەندێکە ڕاهێنان کردووە لەسەر ئەو ئامێرە پێشتر ڕاهێنانی ئاسانتر کرد دوای ڕاهێنانەکانی سەختتر بووە و چیتە قۆناغیتر زۆر باشە ئەی دڵخۆشی کە لەم خولەیە بەشداری کردووە زۆر باشە ئەی لە قوتابخانەیە لەگەڵ ئەم وەرزشەیە قوتابخانەکەش ڕێگری نەبووە لێت کاتە خوێندنی خۆتەکەیت سەرکەوتوشی زۆر باشە تۆ بەشداری کردووە لە پاڵەوانێتی ناوخۆی زۆر باشە ئەی پلەی چەندەمێ بەدەستێنەوە بەڕاستە هەر بژیت زۆرم پێ خۆشە دوام وایە کە زیاتر سەرکەوتووتر بیت و بەشداری بکەی لە پاڵەوانێتەکانە و هەروە بەردەوامبی باشە زۆر چاکە بژی چۆنی ناو چیە تۆ؟ لیا چەند ساڵی؟ بووی بە 10 ساڵ تۆ ماوەی چەندێکە بەشداری؟ 2 ساڵە بێ هەر زۆر باشە جلەکانیشتان زۆر جوانن تۆ زانی ئەم جلانەتان بۆ لەبەرایە بۆ ئەوەی کە زیاتر ڕاهێنانەکانتان بە باشتر بکەن و توانای جوڵەتان لەبێ وایە باشە ئەی لەگەڵ ئەوەیە پێم بڵێ تۆ هەستە چۆنە دڵخۆشی لێرە کە ڕاهێنانەکەیت و دایک و باوکانیش لێرە سێری ئێواکەن لەگەڵ خێزانەکەتە هاتوویت ڕۆژانە خێزانەکە و لەگەڵ تابن یەن لەگەڵ تا بۆەوەی کە تۆ ڕاهێنان بکەیت سێر دەکەن ئەی دڵخۆشی زۆر باشە تۆ چۆنی؟ ناوی چییە؟ ئاریان؟ ئاریا باشە پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ من 9 ساڵی زۆر باشە ئەی تۆ بەشداری کردووە لە پاڵەوانێتی و چالاکیە تۆ پلەی چۆنەمێ بەدەستێنەوە بەڕاستە ئێوە زۆر بەتوانان زۆر دڵخۆشم بە ئێوە هیوام وایە کە بەردەوام بن لەو چالاکی و ڕاهێنانانەیە بۆ ئەوەی کە بەهێزتر بن باشە؟ باشە پێم بڵێ خواردن خۆراکەکانی چۆناییە؟ خواردنی تەندروستە خۆی چی ئەخۆی؟
شیر زۆرە خۆی چیتر میوەکان زۆرە خۆی زۆر باشە کەواتە لێرە پێتەڵێن کە پێویستە خواردن چی بخۆیت زۆر باشە ئەی زووە خەوی ساعت چەندە خەویتەوە باشە ئافەرم ئەی تۆ دەونی هەر زۆر باشە ئەی تۆ 10 ساعات 30 دقيقة زۆر باشە کاتە مناڵەکان ئاگاکان لێە ئەمان زوو ئەخەون بۆی ئێوە شەوان زوو بخەون بۆ ئەوەی کە ئەو ئەمان چست و چالاک بن دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشحاڵ بووم باسێکی ئەم ئامێرەشمان بۆ بکەی ئەم ئامێرەیەکی کە لەو ئامێرانەی کە تایبەتە بە قوڕان بەڵێ واتە ڕەگەزینێر بەکارێنەی لە پاڵەوانەتیە بەرزی قانونی ئامێرە 2 متر بەرزە و مناڵی سەرەتا بە پێی بەرزی و تواناو لە هاتوویەکەی داگرێتە خوارەوە بۆ هەر جوڵەیە کە خۆت پێت خۆشە یا بەبێ بەرنامەی سیسیلەی دیاریکراوت کە مامەسا و کاری کردووی دەستکە بە جوڵەکانت ئەگەر سی جوڵەی ئەم یاریەکە سێرێکین هەمووی هێز و خێرایی نیشانەدا بۆ یاریزان هەرچەند مناڵێکە لە تەمەنێکی کورتە 5 بۆ 6 ساڵە بەڵام ئەبینی لێ هاتوویەکی تایبەت باوەڕ بە خۆبوونێکی زۆر کۆمەڵە جوڵەی زۆر بەهێز چکە ئەم جوڵە زۆر ئەوێتەوە بتوانی لێیا بە گۆشە بۆسی لێیا بشتە هانستان ینی خۆتێکی زۆر ئەوێ ئەمەیەکێکە لەو جوڵانەی کە مامەستا بۆ خۆت بڕۆ بەسەرەوە قاجووتکە نوکی پێ تەشیکە باش گەڕێرە وەرە خوارەوە ئەی مامۆستا هێرش چۆن ئامۆژگاری مناڵانی ترەکەن کە ئەم ڕاهێنانە قورسانە تۆزی لەوانێ بۆ ماڵەوە سەخت بێ یان ئازاریان پێ بگات ئەمان لێکن کە لە ماڵەوە هەنێ ڕاهێنان نەکەن بۆ ئەوەی کە زیانیان پێ نەکەن بەرنامەی تدریبی ئەمان دووشتمانێ هەم بەرنامە خۆراکێکە هەم بەرنامە تدریبیەکە بەرنامە تدریبی ئەمان لە ماڵەوە چیە ئیعدادی بەدەنیە کۆمەڵە تەمارینە کە تەنها بە جەستەی خۆیان ئەیکەن پێویستی بە هیچ شتێکی تر نییە بەس بەلەشی خۆیان هێزی خۆیان زیاد دەکەن خێرایی خۆیان زیاد دەکەن فرێکسەڵی خۆیان نەرمی لەشیان زیاد دەکەن ئەوەی پێویستمانە لێرە فێری کارامەیە بن هاوکاریت کەم ئادام ڕێ ئافەرم زۆر باشی هیچ ناکات زۆر جوڵە بکەیت باشە دەستخۆش کاکە ئادانێکی کە لە یاریزانێکە لە دنیای وەرزشە سێشت وەرزش یاریزان دروستەکە ئێمە وەکو مەسەرەن کوردستان ڕەنگە ئەو ڕێچکە ڕئیسیەمان نەدۆزیێتەوە بۆیە وەرزشکاری ئێمە گەربینی لە ئۆلۆمپیاتی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردووە تەنها ئەم عێراقە کە 40 میلیۆن کەسی تیا 4 یاریزان بەشداوە بۆی ئەمە ینی خەلەلە لێرە بەڕاستی لە دنیای وەرزش ئەگەر تو یاریزانێ دروستکەی پێویستی بە 3 فاکتەرە ڕاهێنەر تەجهیزات و پێویستی زایدن کە سوکاری ئەو مناڵە چونکە ئێمە لە ساڵای ڕابردووکە ڕاهێنەرمان هەبووە یاریزانمانەوە بەڵام یاریزان نەگەیشتە بۆی پێداویستیمان نەبووە ئێستا خۆشبەختانە هەرسێکی هەیە بۆیە هیوای من و تەسەوری منەوەیە هەتاوانی کە لەم بوارەی قساسن لە ساڵانی ڕابردووە سوپاس بۆ جەنابەت ئیتیحاد عێراقیات و بە ڕئیس اتحاد عێراقی جیمناستیک کە بەڕێز ئایاد نەجەف بە منی وتی سلێمانی ساڵێکی تر کە ئیشەڵا بوو ئەم ساڵ بە حکمی کۆرۆنا کۆمەڵە گۆڕانکاری دروست بوو سلێمانی بێتە نەمبەر 1 عێراق یعنی من جێی خۆشحاڵیە کە من لە شارێکی وەکو سلێمانی لە کوی محافزەکانی عێراق یاریزانانی جیمناستیکی هەڵبژاردەی عێراق زۆربەی خەڵکی سلێمانی بێت ئینشەڵڵا مامۆستاگیان با پرسیارێکی تری لێکەم لێرە بینیم کە چەند وێنەیەکی مناڵەکانتان هەڵواسیوە پێم خۆشە ئەومان بۆ باسکەی بشتین وێنەکانیان ببینین کە مناڵەکانیش بینین وێنەی مناڵەکان ئەم وێنانەی کەی بینی ئەمە داواکاری مامۆستایەکی بەڕێزی ئێرە بوو وتی لە مناڵەکان مامۆستا پێم خۆشە مناڵەکان تعبیری ناخی خۆیان چکە وەرزش و هونەر دوانەیەکی تایبەتن بێن لە ڕێی دەربڕین و وێنە کێشانەوە ئەوەی لە ناخیانە بۆم بێنن منیش لە هۆڵەکە هەڵێ واسم جای جازم پێوتم بۆی جازت پێنام زۆریشم پێ خۆشە لە بەرەوەی مناڵەکە کاتێ وێنەکەی خۆی بێن تۆ ئێرەی بە ماڵی خۆی زیاتر دەزانێ بۆیە زۆربەی وێنەکانی شوێنەی جیمناستیکن یعنی تەربڕینی ناخی خۆیانە دروستکردنی جیازانە کۆمەڵشتی دەستیشان بۆ دروستکردوین لەگەڵیا کە هێناویانە خۆیان دروستیان کردووە بە پێی قسەی دایک و باوکی هێناویانە بەڵێ تا
وێنەکانی زۆر ئاسانن بۆ تەمەنە تقریبا گوجاوە وێنەکان و کۆمەڵە وێنەی ئاسانە مەسەن بۆ کۆمەڵە جوڵەیە لێرە ئایبینی تعبیری ناخی مناڵەکەیە هێناوێتی بۆ ئێرە ئێمەش پێمان خۆشەکە ئێرە زیاتر بە ماڵی خۆی زانێ وێنەکانیمان بۆ هەڵواسی و زیاتر کۆمەڵێکی زۆری تیژماوە کە ئیشەڵا لە داهاتوێکی نزیک کاوان شەڵواسی زۆر باشە زۆر دڵخۆشم کە مناڵەکان ئەو بەهرێشیانەیە کە وێنە کێشانە ئەو خۆیان بینیوەتەوە لەو بەهرێشە لەگەڵ ئەم وەرزشەیە مامۆستا با کۆتا پرسیارمەوە بێ کە وەرزشی جیمناستیک هەنێ جوڵەی لەگەڵ بالەیە ئەتوانم بڵم یەکە گرنەوە اتحادی دووەلی کاتێکە مەسەلەن بۆ نمونە بەشەکانی وەرزشی جیمناستیکی جیا کردوێتەوە ئێمە هەمومان لەژێر چەتری اتحادێکانی فیدریشن ئینتەرناشنال جیمناستیک هاتووە جیمناستیک کا بە 6 بەشەوە بەشێک جیمناستیکی ترامپۆلینە بەشێک جیمناستیکی گشتی عامەکە و ئێمە یاریزان دروستەکەین بەڵام هێشتا اختصاسەکەی دیاری نەکراوە بەشێکان جیمناستیکی هونەریە بەشێکان جیمناستیکی ڕیتمیکە بالیە ڕیتمیک باشە بەشێکیان مەسەلەن بۆ نمونە جیمناستیکی ئەکرۆپاتیکە پاڵەوان باسی جا کۆی ئەم هەر 6 بەشەکە ئێستا دانێکی تازە بە جیمناستیکی بارکود ئەوەی خۆ هەڵدانە بەسەر شتەکانە اتحادی دووەلی بۆ هەر بەشێکیان چی داناوە یاسا و قانونی خۆی داناوە بەڵام لە کوی هەمویان کە لە منهەجی پرۆگرام و زانکۆکانە ئەخوێنرێ جیمناستیکی هونەریە فەنیە ئەکرۆژ جیمناستیک ئەم جۆرەیان کە بریتە لە 6 ئامێر بۆ کوڕان 4 ئامێر بۆ کچان هەم لە پاڵەوانەتە جیمناستیک ئەوەندە یاریەکی ڕانکینی بەقوتە لە ئۆلۆمپیاتی عالەمە یەک یاریزان بۆ خۆی توانێت 6 مەدالی ئاڵتون بەدەست بێنێت ئەوەندە یعنی جێی سەرنجی وڵاتانە بەڵام بەداخەوە ئێمە وڵاتانی چواردەوریشمان هەڵبەت نەگەیشتونەتەوە ئاستە بەرزەی کە بۆ نمونە بتوانین ڕانکینی وەرزشی وڵاتەکەی خۆمان پێشخین ئەگەر منەڵێم ئەگەر بۆ منە دەیان فێرگی وها بێ لەم شارەیە وەرزشی ئێمە لە چەند ساڵی داهاتوە چکە من یاریزان کە دروستەکەم بۆ جیمناستیک دروستی ناکەم بۆ هەموو وەرشەکان مناڵێکە هێز و خێرایی و تەوازنەوە ئاتوانم ئامادەم کردو بۆ هەموو یاریەک ئەو مناڵە ئامادەیە چی ئەڵەی بۆ تەکات چون زۆربەی یاریەکانی تی کارامەکان زۆر ئاسانە یەکسەر فێرە بێ بۆیە زۆر گرنگە پلانی یەکەمی بەرپرسانی وەرزش ئەگەر بیانەی وەرزشی تەندروست بناسیێنن بە کۆمەڵگەی کوردی بیانەوە لەسەر ڕێچکەیەکی دروست وەرزش بکەن نەتایجی هەبێ لە یارێنە دەوڵەتەکانە تۆ پێویستە بێ ڕێگای تەندروست هەڵبژێری ئەکادیمی زانستی ئەویشیە ناساندنی وەرشە تەندروستەکانە بە مناڵێکی 3 ساڵ تاوەکو زۆر سپاس بۆ زانیاریەکانت دڵنیام کە مناڵەکانی سوودیان بینیەوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆیەوە جایەکتر بەخێر بێن. چۆنن؟ ناوتان چییە ئێوە؟ من ناوم شاهە. ئەی تۆ ناو چییە؟ تۆش ناوی شاهەنە؟ باشە ئێوە چەندێکە بەشداریتان کردووە لەم خولەیە؟ چەند ساڵە بێ؟ چۆنی؟ تۆ ناو چییە؟ ناوم دیێ. تۆ ناو دیێ؟ تۆ چەند ساڵی؟ من 9 ساڵی دڵخۆشی کە بەشداریت کردووە لەم جیمناستیکیە؟ باشە. ئەی تۆ فێری چی بووی لەم خولەیە؟ مامۆستاکەمان فێری هەموو شتێکمان دەکات. باشە جوڵەکان نەزانی ناوەکانیان چییە؟ دانەیکە نای دومشکێ دانەیکە نای فەتحە دانەیکە نای نیسوڕانە ئەنجا تەقەی دوا تەقەی پێشە. زۆر باشە تو ئەو هەموو وازانی؟ هەمووی فێر بوویت؟ هەر بژیت زۆر باشە. ئەی تۆ فێری چی بوویت؟ دومشکی تەقڵا. دووپشکی تەقڵا هەر زۆر باشە جلەکانیشی زۆر جوانن. زۆر باشە. ئەی پێت خۆشە بێ کە بەردەوام بی کە گەورە بووی گەشتیتە تەمەنی شایە و لەگەڵ ئەم هاوڕێیە لەگەڵ ئەوانە بەردەوام بی کاتە بەردەوام بن باشە؟ چۆنی تۆ؟ ناوی چییە؟ ژارین. ژارین چەند ساڵی؟ 7 ساڵی. چەندێکە بەشداری کردو لەم خولەیە چەند ساڵە بێ؟ 2 ساڵە بێ. سوودی لێ بینیوە؟ هەستەکەی بەهێزتر بووی؟ زۆر باشە. ئەی تۆ فێری چی بووی؟ هاوڕەکانە فێری دوو پشک و تەقڵەی پێشەوە و تەقڵەی دواوە هەنێ جوڵەی تر بوون. تۆ فێری چی بووی؟ هەمووی هەر فێری هەمووی بووم. زۆر باشە. ئەی بەردەوام ببیت؟ ئەی تۆ وێنە و کێشاوە؟ چۆنن؟
ناتان چیە ئێوە؟ من فارین. تۆ ڤارین؟ بەڵێ. تۆ چەند ساڵی؟ من 10 ساڵ. تۆ 10 ساڵی باشە ڤارین لەوێ کۆمەڵی وێنەی مناڵەکان هەڵواسرا بوو تۆ وێنە و کێشاوە؟ بەڵێ. وێنەی چی بوو چیت کێشا بوو؟ مۆتا بوو. زۆر باشە ئەیوێ بۆیە کردی بوو؟ بەڵێ. چ ڕەن بوون؟ شین و پەمەی بوون. کاتر ڕەنی جلەکان بوون؟ بەڵێ. زۆر باشە ئێوە ناوتان چییە ئەو هەموو کۆمەڵە مناڵە هاتنە لابان چۆنی ناو چیە تۆ؟ یارە. یارە ئەی تۆ؟ ئایلا. ئایلا ئێوە چەند ساڵن؟ من 6. من. تۆ ئەوەنەی ئەوە چەنە 1 2 3 4 وایە؟ ئەی تۆ ناو چییە؟ هێلان. هێلان چەند ساڵی؟ تۆ ژەوەنەی 4 ساڵی ئەی تۆ؟ چواری یان پێنجی؟ چواری تۆش باشە زۆر چاکە دڵخۆش بووم کە لەگەڵ ئێوەیە بووم با پێکەوە ماڵاوایی بکەین لە مناڵەکانی هاوڕێمان باشە؟ ماڵاوە!